ڕێز لە بینی گەورە و بچووکە ئەوە زۆر شتێکی باشە ئەبێ پێویستە هەموو لەسەر هەموو خودێکی خێزانی خۆمان ئەوە پێڕۆ بکەین لە ناو خێزانەکان بەڵام هەنێ کاتیش هەیە شتێک هەیە لە سنوور دەرەچێ مەسەن زۆر هەڵەکاڵی بە مناڵە هەر زۆر لە سنوور دەرئەچێ دوایەوە مناڵەکە سێرەکەی ئەو بێڕێزیەکە بەرامبەر ئەبێت و لە سنوورە شتەکان ڕابگری بەرامبەر بە پیا و بەرامبەر بەژن بەرامبەر بەمو ئەبێ سنووری بۆ دانی شت کە سنووری بۆ دانەمە هەڵ ئەگەڕێتەوە لێ ئەڵەم خەتای دایک و باوکەی چکە بوو نازان تعامل لەگەڵ ئەو مناڵە چۆن بکەن وایە بە تووڕەبوونەوە بەس ئێستا مناڵی ئێستا لەگەڵ ئەم تەکنەلۆجیا هەمویان ئەتوان بڵێن وەکو چۆن مدمنیان لێ هاتووە قەی ناکە ئەزانم غەڵەتە هەڵەیە زۆر بەس بە شێوەیەکی جوان پێڵم کچم کوڕم تو ئەمە وا بێ وانایکی وا بێ وایە ئەبێ ڕێگایەکی بۆ دانێم کە بتوانم مناڵەکە قەناعەت پێ بکەم نەک بە شێوەیەکی بە زەبر و بەلێیان و بەم شتانە دەربڕینی ڕێی خۆ بێڕێزی نییە بەڵام من پێ دەڵم وەڵام شتەکان ئەبێ لە سنوورە بێ ئەنجا بێڕێزیە یعنی بێ لە سنوورە بێت لە سنوورە دەرچوو هەمووی ئەبێتە بێڕێزی بێڕێزی بکە بەرامبەر باوەک دایەک ناخۆشە شتی وایسن مێڵە لەگەڵ ڕەفیقی خراپ هەستی و دانیشیە خۆت یعنی نەسیحەتی بکە دایمە و ئێتە تربێتێکی جوانی بە و تەواوی تر ئەوەی بۆ هین نییە ئەبێ کوڕیش بێ ڕەفیق بێ و کچیش بێ هەر ڕەفیقی خۆ بێ ئەگەر ڕەفیق نەبێ هیچ شتێک هەموو شتێک لێ شارێتەوە نایەڵێ بزانی احترام خۆشە لە بینی هەموو کەسێکە لە بینی دایک باوک خۆشێک برا بە قسە نەکات و بڕوات و بێت و مەسەلا ئیتر یعنی ناخۆشە قسد لە ڕوو وەرگڕێتەوە و بڕوا و بڵێ هەبنارەوەیە و نایکەم و ئەوە و ئیتر هەرەوەیە جناتر خۆ تەربێتی مناڵ چییە؟ خۆی ئەبێت دایک باوک مەزبوط بێ. ڕادربرین جۆری هەیە ئەسە تۆ ناکرێتەوە ئەسا هەلەی نەپرسیتەوە بەیانی بڕاتە دەرەوە نەزانی بۆ کوێ ئەچێ درەنگ بێتەوە نەزانی لە شۆ بووە ئەمە وەکوتم بۆ تەمەنێکە ڕێی پێنەدراوە لە مجتەماعی خۆمانە ئەو شتانە ڕێ پێنەدراوە بتەوێ و نەتەوێت ئێمە ناتوانین بە حیاتی و ناشبێت تا سەدەها ساڵی تر ئەو بیر و بۆچوونەی لە ئەوروپا هەیە لای ئێمە تەطبیق نابێت بۆ لەبەرەوەی کە مجتەماعی ئێمە بتەوێ و نەتەوێت مجتەماعێکی ئیسلامیە مجتەماعێکی ئەوە نییە ینی مەهما یکون خۆی بە ئۆرۆسقرات و خۆی بە ئایلێژی جۆرێک بزانێت قەت ئەو مەجالە بە خۆی نایە کە ئەو حڕێدێکە لە ئەوروپای لێرە بیا بە مناڵەکانی ئەگەر لە سەردەمێکی گەنجێکی مڕایقی مناڵ بێت 14 ساڵ بێت تۆ بێ بڵێ ئەچی بۆ بازار ئەوەم بۆ بێنە خۆ بۆ ناچی ئاوا لێ بکە ئەوە بێ ڕێزیە بەڵانی تر ئەگەر مناڵەگەر بڵێ بەسەر چاو باوەژیان بەسەر چاو دایەگیان بە شەرتێک باوکی وایە زاڵمە ئەچێ قاتێ بۆ خۆیەکە بای دوو وەرەقەیە بەڵام ئامادە نیە دووسێ بۆ مناڵەکەی بکڕێ بای 10,000 بێ ئەمانەش لێ ئەوەش حەقواردنی مناڵە تەمان خۆ لە هەموو چین و توێژێکا چاک و خراپێ وڵا باوکو داشی خراپیشەیە. لە کاتێکە کە خێزانەکەت قسە ئەکات تۆ بەرهەڵستی قسەکانی بیتەوانێ یاخود کە پرسیارێکت لێکا پرسیارەکە لە تۆ نەکراوە تۆ لە شوێنی خۆتۆ جوابیتەوە ئەمە شتێکە وەکو بێڕێزیکردن وایە ئەوە کۆمەڵگەکەمان یعنی ئەو شتێک وا لێ کردو ینی خێزان بۆ خێزان جیایە کە خێزانی وا هەیە بۆ نمونە من وەکو خێزانی خۆم شتەکە زۆر احتیاجە من شتێکم بەلاوە گرنگ بێت ئەچم پێیان ئەڵێم ئەوانە خێزانەکان دەورە بینن تاکەکانی کۆمەڵگەمان ئەوەش هەر کۆمەڵگەکە وای لێ کردو کە شتەکەت بەلاوە عیب بێت ئەڵە وامەکە عیبە ئەو بۆ ئێمە نەشیاوە ئەوەش کۆمەڵگەکەمان وای لێ کردو بۆ نەچوونە دەرەوەی کە لەگەڵ ڕفیقەکان تاکە ئێمە تاکی کچەکان زیاتر ئەوەمان هەیە کاڵێن ئەچینە دەرەوە ئەڵێن نا ئەو بۆ ئێمە نەشیاوەیان کاتەکە گونجاو نییە زیاتر ئەو شتانە بۆیە هەیە. هەنێک لە مناڵەکانمایان لەو کەسانی کە پەروەردەیەکەن قسەکردن بە دایک و باوکیان و قسە نەکردن بە دایک و باوکیان لە هەنە ڕازگۆنین لەگەڵ دایک و باوکیانە
وزۆر کەس ئێستا هەیە لە ڕێت لە دایک و باوکی ناگرێ یان بە قسەیان ناکات درۆکردن لەگەڵ دایک و باوک یان قسەی نەشیاو یان لە خێزانێکە لە کۆمەڵێکە دانیشتووی دایک و باوک سەرریق بکەیتەوە یعنی ئێستا لێرەیە کە بە قسەی دایک و باوکی ناکەن لەسەیە 55کەیەتی کە دایکی باوکی پەروەردەی کردووە و ئەوەی تریشی ئەکەوێتەوە سەرخۆی لە کۆمەلگاکە ئێمە ئەوە زۆر کەمە لەبەر ئازادی کەمترە بە تایبەتی کچەکانمان کە زۆربەی ناتوانن بێنە دەرەوە یان لەگەڵ برادێکیان بچنە دەرەوە یان زۆر شتی تر. بگومان هەموو کەسە مافی ئەوەی هەیە کە ڕێی خۆی دەربڕێ لە خێزان بەیان لە دەروی کۆمەڵگا بێ بگومان نەکەوێتە سەر ئەو کەسە کە بە شازێک قسە ئەکا بۆنە ئەگە بە شازێکی جوان لە خێزانەکەت بگەین یان ڕێکی خۆت دەربڕی ڕەنگە خێزانەکەت ینی بۆ هەست نەکەن کە ئەمە بێڕێزیە بەڵام ئەگەر تۆ بە شازێکی ناشین و دەنگ بەرزکردنەوە ئەو خێزانەکەش مافی ئەو هەیە ئەڵێ ئەمە بێڕێزیە ناب ئەمە بکرێت کەونە سەر خودی خێزانەکان خۆی کە هیچ شتێکیان پێ خۆبوڵ نییە مناڵەکانیان سەرکوت ئەەکەن ئەڵێ تۆ بۆ نییە ئەو قسەیەکی تۆ ناب ئاواهی بکەیت تۆ ناب ئاواهەکەی ومنەکە شتێک ڕوئە لە ماڵەکەیەوە پێویستە دایک و باوک مناڵەکان بێ کۆڕاوێژێ بکەن یعنی هەری ئێکە مافێکی تایبەتی خۆی هەیە پێویست هەمووان بێکەوە ڕاوێژکەن لەسەر ئەو بابەتەکە ئەم ئەو بەدڵیەتیان ئەو بەدڵی نییە پێویستە دادپەروەری هەبێ ڕێزگرتن هەبێ لە نێوان یەکتردا ڕەنگە کوڕەکە بەدڵی خۆی بکە هەنە قسە هەیە بیکەڵم کوڕە گوێنایانە یعنی ئەڵم بە ئازادە بز ئەگە کچەکە یە قسە بەنەوە ئەو بکە ڕەنگە هەنێ خێزان هەیە یەکسە بڵێ نابێت تۆ ئاو بکە یان بۆ نەچوونە دەروێکیان شتێکەڵێت تۆ کچی تۆ نابێ ئەو فەرق و جودایی هەیەنێت لە هەنێ خێزانە ڕەنگە هەموو خێزانێکی جوانە بێ فەرقەکە لە خێزانێکەوە بۆ خێزانێکی تر. Thank you.